سڵاوتان لێبێ چۆنی حياتي قوربان بۆ قسەی ناکەن گوربا بۆ احتیاجێت چییە بەرنامەی لاپەڕەت لەگەرە هەجاری بەرنامە لەگەڵ کەسایەتیەک شاعیرە نووسەرە هونەرمەندە ئێستا وێنەیەکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێسی دەمزان دەیناسی لا والله ما ناس لا والله برا باشی خير بيستر بازە چۆنە باستك يا عزيزي قوري مرحبا سؤال اه ان شاء الله ولا انشاءالله سەرکەوتوبی سپاس سلامة خۆشەوەڵات قربان قوربانت بەرنامەی لاپەڕەت لەگەرە هەجاری بەرنامە لەگەڵ کەسایەتیەک دەکەین ئێستا وێنەیەکمان پێمان خۆش نیشانی بەڕێسی دەمزان دەیناسی فرمي لا والله نايناس لا والله نايناس نووسەرێکی گەورەیە نووسرة والله نيوانش من لقل كتاب خوش والله نايناس لەگەڵ کتێبی خارجی خارجی دەخوێنیەوە بعام کتێبێک زیاتر حەسلەیە والله لما زالي الرومان زيادة يا اخوي والله تيار توفيق والله نايناس برام باشی سلامة باش وەزت سباس چۆنە الحمد لله باش خۆناغی چەندی سوار چ بەشێ باش عربي زمان عربی والله شلونك شلون صحتك الحمد لله كيف حالك؟ باش علي فير ويا باش بس يوم ضل فصحي ويتدري عامي عراقية باشە ئەمە بەرنامەی لاپەڕینە وێنەی کەسایەتێکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێسی دەمزان دەیناسی فرمو زام سريع كسر اسوي فرمو مدحت بيخو دەیناسی متحدث شاعر شي يوري كرد يعني كزوربي شاعر كان وهنرا كان كذا نسرته بابا كان هي هو زۆر هو سپاس ورقيداو زۆر سپاس بس شاعرني بخيرات سرته کاکە باشی باش سلامتي جان خۆناغی چەندی قناخي دوي باش عربي دەست خۆش بی سلامة يا اخو ئەمە بەرنامەی لاپەڕینە وێنەی کەسایەتێکمان پێمان خۆش بوو نیشانی بەڕێسی دەمزان دەیناسی فرموا شاعري كرد متعدة زۆر سپاس سباسك والله نايناسم كردة هو ها نايناسم والله نایناسی یاڵە سەرکەوتوبی باس ممنون بزوجي مەدحەت خدر عەبدوڵڵا ناسراو بە مامۆستا مەدحەت بێخەو ساڵی 1934 لە شارۆچکەی مەغمور سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە. قوتابخانەی سەرەتایی لە دیبەگە و ناوەندی لە هەولێر تەواو کردووە. ساڵی 1953 بەهۆی ساڵیادی قەسابخانەکەی گاورباخی لە خۆپیشاندانەکەی کەرکووک 6 مانگ بند کراوە. هەر لە کەرکووک 4 ساڵ لە ڕێکخراوی WHO کار دەکات و لەبەر چالاکی ڕامیاریەکان لەلایەن سیخوڕانەوە دوو جاری تر دەستگیر دەکرێت. لە فیستیڤاڵی چالاکی قوتابخانەکانی هەولێر ساڵی 1977 ئۆپەرێتی داستانی گەل لەسەر ئاستی عێراق لە بەغدا یەکەم دەبێت. ساڵی 1970 لە فیستیڤاڵی چالاکی قوتابخانەکان ئۆپەرێتی ڕووباری ژیان لەسەر ئاستی عێراق لە شاری مووسڵ یەکەم دەبێت. خاوەن حەوت کتێبە، دوو کتێبیکەی ئامادەیە بۆ چاپ سەرگوزشتەی ژیانی و ڕێزلێنانەکانی. خاوەن 49 ڕێزلێنانە، یەکێک لەوانە ڕێزلێنانی مەلا مستەفای بارزانیە لە پای سرودی پێشمەرگە لە ساڵی 1961. لە ساڵی 1948 بەهرە و سروشتی شعری لای سەری هەڵداوە. لە ساڵی 1953 یەکەم شعری نووسیوە. هونەرمەندە ناودارەکانی کورد شعری بێخەویان کردووە بە گۆرانی و سرودی نیشتیمانی. لەوانە عەلی مەردان، تایر تۆفیق، فواد ئەحمەد، ڕەسوول بێزارگەردی، محەممەد جەزا، شوان پەروەر، عەبدوڵڵا دڵسۆز، میکائیل و شێزاد عەبدوڕەحمان چەندین هونەرمەندی تر. چەندین شعری نیشتیمان پەروەری و مێژوویی لەسەر ڕاپەڕین و ئافرەتان و وەرزشی و پەروەردەیی و منداڵان هەیە. بەشێک لە هۆنراوەکانی بێخەو بوون بە مارشی نەتەوەیی. لەوانە مارشی ئافرەتان ساڵی 1959، مارشی دەنجی کوردستان ساڵی 1961، نەهێشتنی نەخوێندەواری ساڵی 1964، سرودی وەرزش ساڵی 1965، مارشی ڕاپەڕین ساڵی 1991. ساڵی 1994 دەبێت بە سەرۆکی ڕێکخراوی بزوتنەوەی ڕۆشنبیرانی ئاشتی خوازان. ساڵی 2004 لە شاری هەولێر قوتابخانەیەک بە ناوی مدحەت بێخەو دادەمەزرێت.
ئەم کاتتان باش خۆشحاڵین ئەمڕۆ لە بەرنمەیەشکەی لاپەڕا بە دیدارتان شاد بووینەوە. ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا مدحەت بێخەو. وا دیارە ڕوون و ئاشکرایە مامۆستا مدحەت بەشێکی هەرە زۆری شعرەکانی بوون بە مارشی نەتەوەیی، نیشتیمان پەروەری، خۆشەویستی، ئافرەتان، منداڵان، ڕاپەڕین و کۆمەڵێک بواریکەی لە خۆگرتووە شعرەکانی. مامۆستا زۆر سپاس کە بەرنامەی لاپەڕەت قبول فەرموو لە ماڵە سادە و جوانەکەت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان زۆر سپاسی هەستی بەرزتان دەکەم کە ئەو دیدارە و ئەو چاو پێکەوتنەی لەگەڵ من دەکەن. هیوادارم هەر سەرکەوتوو بن بۆ خزمەتی گەل و نیشتیمان. زۆر سپاس. بینەران وا دیارە بڕگەی سەرەکی بەرنامەکەمانەوەیە کە میوانەکەمان خۆی شوێنی دانیشتن و گفتوگۆکردنی خۆی هەڵدەبژێر و دیاری دەکات، چکە بەشێکی زۆر لە میوانەکان حوسەڵەی ئەویان نییە بەرنامەی مەیدانی بەشدار بن و بێن لەگەڵمان، چکە هەندێک شوێنەوار و جێگا هەن کە بە ناوی مامۆستا کراون، بەڵام مامۆستا وا دیار بوو ئێرەی پێ باش بوو قسەی زیاتر و گفتوگۆی زیاتر دەربارەی کار و بەرهەم و شعرەکانی بکەین. ڕاستە ئێمە بەدەیان و سەدان لاپەڕا ناتوانین باسی لە بەرنمەیەکەوە ناتوانین باسی مێژوو شعر و ژیاننامەی مامۆستا بکەین، بەڵام لێرەدا دەمانوێت بەر لە هەموو شتێکەوە بپرسین لە مامۆستا هەموو شاعیرێک نازناوێکی تایبەت بەخۆی هەیە، بەڵام لێرەدا هەم لە ناو خەڵکی و هەم بۆ بینەرانی ژەگەر پێمان خۆشە گوێبیست بین بۆچی بێخەو، چکە یەکێک لەوانە لە منی پرسی دیارە مامۆستا قەت نەنووسووە یان نانووی لەبەرەوە ناوی خۆی ناوە بێخەو. وەڵا کاکە زۆر کەس ئەو پرسیاری دەکا، زۆر کەسیش مچینە لە هەتا ڕۆشنبیر و خوێندەوار و ئەوانەشن مچینە هەر زۆر بە تەواوی نەزانن نازناو لەبەر چییە؟ نازناو لەبەر دوو شتە. دوو هۆی سەرەکی هەیە کە شاعیر نازناوەشی لە خۆی دەنێ، ئەوە بێکەسە، ئەوە بێخەوە، ئەوە هەژارە، ئەوە دڵدارە، ئەوە زامدارە. سەبەبی یەکەمیان هۆی یەکەمیان لەبەر ئەوەیە کە زۆر زار ناوی دوو شەخص وەکو یەک دەبی، یعنی قادر ئەحمەد محەممەد محمود محەممەد، یعنی دوو ناو شاعیر وەکو یەک بی معنای وەیە شعرەکانی لە مستەقبەل کەس نازانی ئەوەی شیهانیانە، بەڵام کە ئەگەر لە قەبەکەی بوو شعرەکەی 1000 ساڵیشکە بیت دەزانن ئەوەی چییە، ئەوە یەک. دووەمینیش شاعیر بە عەرەبی یعنی بە کوردی هەستیار، یعنی زیاتر لە کۆمەڵە لە خەڵکی زیاتر هەست بە خۆشی و ناخۆشی و بە ئازاری میلەتەکەی دەکا، و ئەوە تعبیرە لە ئەوەی کە لەبەر ئەوەی کە زیاتر ئەو میلەتە هەزاران ساڵە هەر لە ناخۆشیدایە و هەر ژێر دەستە و هەر ینی لە ئەشکەنجە و عەزاب و ئەوەدایە. لەبەر ئەوە شاعیر ناوەکی لە خۆی دەنێ، ئەوزا برێ زامدارم، ئەگەر برێ بێکەسم، ئەگەر برێ هەژارم، ئەمنش خەوم نایە لەبەر ئەو میلەتەی ناوم لە خۆم نایە بێخەو. مامۆستا بورە سەرەتا چۆن ئیلهام و بەهرەی شعری لاتان چەکەرەی کرد و دروست بوو، و زەنجی کاروان چییە بەنسبەت بەڕێستان؟ سەرەتا لە ساڵی 1947 بوو 48 بوو، ماڵمان لە دیبەگەی بوو. دیبەگە نێزیکە لێرە، ئەمە بە خۆمان بەئەسڵ عەشیرەتی سیانین، بەڵام بەینێک لە دیبەگەی بووینە، بەینە مەخموری بووینە، دوایە لە هاتینە هەولێرە، ئەوە تەقریبەن 50 ساڵ دەبیت. ئەوزا سەرەتا من کە هێشتان شەشی ئیبتیدایی بووم کە بەهرەی شعری لای من دەستی پێ کرد، هێشتان منداڵ بووم. بەهرەکە طبعاً با بەحسی بەهرەکەش بکەین. لێرە زۆر کەس دەرێ فێرە شعر بین یان شعر کوی فێر بووی. مەسەلەی شعر و مەسەلەی شاعر فەرقی زۆرە، یعنی دەتوانی بڵێین بەهرەی خوداییە، شعر بەهرەی خوداییە. مەسەلەن با میسالتان لێ بینم، زۆر مامۆستا و دکتۆر و خەریجی کولەی ئاداب بەشی کوردی و ئەوانە هەمووی تەخەڕوج دەکەن، شعری شاعیران هەموو دەخینەوە، ئەوە لەبەر دەکەن. یەکیان کە نابیتە شاعیر،
إلا أجر بهركيه به طبعا. بينما لدشته فلاحي هجاري سرق دراي نخين دوار خسيدك كومرك هبون خسي عندك الشعر بو أو بهرش كوية وشي تها مامري وشي عولا حودي عولا زانداري عمري مخموري هذيك شان ناوي تها مامر بولا ستاكان خانه كده هاتا كلمة اختيام اللي يبو مامۆستاوانە بەشێکیان هەر قسەکردنیان شعر بوو. آخر أو نارم يعني أو بهرك دنا أو كابرين نخين دوارا كو شعري دري لو أو دكتورة بتا كلية آداب توا كردية وأهم الشعري شاعرانة شي دراسة كردية أو زمن لدي بقي دبش تأثيري ده كردم من خلق كم دديس هجار بون زور بيش زوري عرض كان دبن آغايا كان بونو خلق كاش زوري عرض كاي خوي نبو يعني سير شيشان نبو رشو روتو هجارو برسيو ساوم بيان دكت البومن داري أمن يعني تعذاري ددم براستي أو ذا لو وقتي أمن الشعر دسم بالشعر كرت أو أبو سن شعرك من وسيلة سر هجاران ولا زنجي كاروانيش كبلاو كرايتوا يكمين شعري شم لسر رابريني زوتياراني دشتي هولير بو رابريني زوتياراني دشتي هولير وشي دلت زامبر بو لي درجة نتيجة ظلم وزور داري وهجاري وأنا فلاح كان عندك آغا زور ظلمي عندك كرت أو فلاحانا آخيري جيشنا درزشي لمنطقة قشتبي وندك قاضي خانة كوبوني وشي قوليان كرت فلاح زيرك كان كوبوني وكان كرت كسوندو تراغ بخون سيت كأما ظلم وزور داري قبولنا كي لو ندري أو كوبوني وكان كرت بي قوتر رابريني زوتياراني دشتي هولير لصالي 1953 سركوت تقريبا سركوتني شي بدا السينا لسدش هلا قرن بونا واني كحكم بونا من كدواي بحثي دكم أو ذا أو بداية كي شعر أول زاري أو بسينايتي دستم فيكرت أو ذا دواي قناغا كانت كهيا كبحثي دكين قناغي نتوي شعري شور جيري حفت ورا الشعر مهي حفت دواي بحثي دكين أو لبداية كي أو هابو بري بەڵێ مامۆستا ببوورە تو لە هەموو بوارەکان کە خۆت باست کرد شعر و کۆمەڵێک هۆنراوەی جوانت هەیە و بوونە مارشی نەتەوەی کورد یەکێک لەوانە حەزمان لێیە بینەران لە زاری خۆتەوە گویان لە ڕوونکردنەوەی ئەو چەمکە شعریانە بێت کە نووسیوتە لە بوارە جیاجەکانی ژیان یەکێک لەوانە نەتەوەی کە لەسەر پێشمەرگە بووە سرودی پێشمەرگە ساڵی 1961 کە شۆڕشی ئەیلول دەستی پێ کرد ئەم گۆلە دایک نەبووینە وەختی وەنیە ئەمن لە لێرە لاولێر ئەو وەختە شعرێکم نووسی لەسەر پێشمەرگە فؤاد ئەحمەد بەڕەحمەت بی تەبان گۆرانی بێجەکان زۆربەیان شعری منیان کردە سرود و گۆرانی فؤاد ئەحمەد لە هەمویان زیاتر 15 کرد دیتێ خوا ئەفریقا خبرم دایە گوتم شتەشیوام کردێ هات بەغار هاتەکەنم شعرەکەی برد خەنی بوو سوولەگەر هونەرمەندان لە ماڵی خۆی تەزیلیان کرد بە دزی ئاوازەشی بە زۆرشیان دۆدانە بردی لۆ شاخ ئەو وەختی لە لای گەڵاڵەی دڕاگەیاندنی شۆڕش لە منتیقەی گەڵاڵەی بوو لە ساڵی 61 مامۆستایان مەدا مستەفا بەڕەحمەت بی وەختی کە لەوێن دەری بارزانی نەمر کە لێ دەدرێت لە 1960 کە پەخش دەکرێت لە ڕاگایەنەکە وەرەی پێشمەرگە زۆر بەرزانی لە زیاتر لە سرودەکانیت کە لەوێ لێ دەدرێت ئەو شارە زۆر شکرۆش زیاتر دەداتە پێشمەرگە لە هەڵمەت بردن بەرامبەر سوپای دوژمن پاشی 2 ڕۆژ لێدانەکەی وارزانی نەمر دەرێ ئەو سرودەی بکەن دایمە لێ بدەن و بیکەنە مارس ئەو لەو وەختیەوە کرا مارس ئەوە یەکەمینیانە کە ئێستا مارسی ڕادیۆی دەنجی کوردستانی سەر لەو وەختیەوە ئەوەی کە لە پیرزینی ڕادیۆ دەنجی کوردستانی ئەویش هەر بە ینی فەرمانی بارزانی نەمر بووە مارشیت کەش مارشی ئافرەتان لەسەر ئافرەتان مارشم هەیە کەس شعرەکی لەسەر ئافرەتانە نووسیە کە ئەمە هەمومان لە چێ بووینە لە دەوەرە دوینە لە ئافرەت دایکمان و خوشکمان وانە
دەبی ئیحتیمامیان پێ بدەین لەبەرەوە من وتم دەبی شتێکی بنووسم ببیتە مارشی ئافرەتان تێیدایە ئافرەتە نیوەی گرنگی گەلان باخسەی ئادەمی زادە لە جیهان ئافرەتدارێکە بۆ بەرزی ژیان دێنێتە بەرهەم ڕۆڵی پاڵەوان ئەوە تێیدایە ئەگە دەرێ دوایە هەموو شعرەکانیشتان لێ دەخینمەوە هی پێشمەرگەش بخینینەوە بەڵێ ئەوەی پێشمەرگە پێمان خۆش مامۆستاوەڵا بیخێنەوە لەکن خۆشم هەیە ئەوەتەوەتە ئەوەی فواد ئەحمەد ئاوەتە بێتێ بە سوود. دەڵێم دەڵێم ئێمە پێشمەرگەین هەتا ماوین لە ژین نیشتمان ئازاد ئەەکەین لە خوێن مژین ئێمە کوردین نابەزین ئێمە گوردین نابەزین جەنگاوەری نابەزین گورد یعنی ئازا بەڵێ ئێمە کوردی نابەزین جەنگاوەری نابەزین ئێمە گوردین تێکۆشەری نابەزین جان فیداکارین لە ڕێگەی میلەتە قارەمانی ڕێژیان و شۆڕشین دژمنی ناپاک هەزار هێزی هەبێ ئەی بەزێنین ئەی ڕمێنین نابەزین نیشتمان خوێنی شەهیدانی ئەوێ شەرتە تاک و سربەخۆیی نەسرەوین دەوری گیری و ژێردەسی باوی نەما ئەمڕۆ کاتی مافی ژینە و ڕاپەڕین هێزی ئێمە چێوی پۆڵا و ئاگرە خێڵی ناپاک قڕ ئەەکەین ئازاد ئەبیست دەستخۆش مامۆستا مامۆستایی گەرسەبارەت بە شعرە مێژوویەکانت قسە بکەین لە زاری خۆتۆ پێمان خۆش بێژوو ئەوە طبعاً ئەنگۆ دەزانن هەولێر هەمووتان دەزانن کۆنتترین شارە بڵێ ئەوە لە مەکتەبەکەم لەسەر گەورەیە هەموو کتێبی تاریخیشی زۆر تێدایە بۆ ڕێخەکانی ئەزنەبیش و عەرەبیش و کوردی هەمووی کە بەحسی هەولێر دەکەن پێشی 5-6 ساڵ ئەو هەولێرە ئەو قەڵاتەکە هەبووە و بەدەیان شەڕی لێکرایە و هەموون بە لێرکانەکە من بەحسم کردە لە شارێکی زۆر درێژ هەموو بە تاریخ و بە ینی پەراوێز و بەوە من بەحسم کردە هەموو شەڕانە کە مۆڕیخەکان مێژوو نووسەکان دەڵێن شاری وەشی هەولێر هەبووە کۆن لە قەدیم بەڵام لەبەر شەڕ و شۆڕ خاپور بووە نەمایە ینی تێکسووە ینی دیوارەکانی شکل بەڵام هەولێر دەڵێ ئەو هەموو شەڕەشی لێکرایە ئەو قەڵاتەش چەند جار دیوارەکانی خراکرایە هەر مایە ئەو ناتانم هەمووتان لە بخێنەوە مشێنە تا ئێوە لێ شارە خراز نەبی شارەکە زۆر درێژە ئەوە زەی شانازیە کە ئەمن ئەو شارم لەسەری نووسی هەولێری دێرین ئەوسابزانام ڕێزێنانی شتوەر بتووە لە ئەوەی بڵێ بڵێ بڵاوکردنەوەی چلو ڕێزێنانە هەمووی خۆی هە لە سێ شارەکی نییە لەسەر هەمویانە هەولێری دێرین ڕاوەسە بە هەر هەندێکتان ئەوەی هەولێر تۆزێک درێژ مامۆستامە خوێندیتمەوە زۆر درێژە لە 1959 هەتا 3030 پێشزین تاریخەکان ناڵێم دوور و درێژ دەبیتن بەس ناوی جەیەکان دەینم دەوری ئەخمینی دەوری یۆنانی دەوری فرسی دەوری ئەرمەن دەوری ڕۆمانی دەوری ساسانی دەوری ئیسلام دەوری مەغۆڵ دەوری تورکمانی قەرەقۆیلو دەوری سەفەوی دەوری عوسمانی دەوری ئینگلیس دەوری کۆماری دەوری بەعس دەوری حکمی کە پاشی 2003 کە هەرێمی کوردستان دامەزراوە ئەو شارەکە هەولێر هەر لە دێرزەمانەوە باوشی خۆی کردوێتەوە بۆ هەموو چین و توێژ و زمان و ڕنگ و بۆیەک ئەو شارەکە درێژە هەندەشی بخینەوە بەڵێ دێرین 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 یاقوتەکەی تازی مێژوو شاری داستان و ڕاپەڕین گەواهی نەژادی کورد و ڕێکدا کوتان و نەبەزین ئەربێلا ئۆرۆبل یا ئەربێلا و ئەربائیلۆ سال 5 ناوی هەیە هەولێری ناوداری شیرین شاری شکۆداری زەمین خەڵاتەکەی 5,000 ساڵ هەر سەرکەش و سەسپا و زاڵ هەر کۆڵ نەدەر هەر خۆڕاگر هەر ئاوەدان و هەر نەمر بەرامبەر دەیان هێرشی زل هێزانی ناقۆڵا و دڕ کام ئیمپراتۆر کامە قشون کامە مەرگەساتی گەردوون توانی ناوت بشێوێنێ کەلتور و کەلتورەکەت لە بنبێنێ میری شاران پێشەنجی گشت شوێنەواران خەڵاتی بەرز و ناقۆڵات
مەلبەندی شێرانی ئازاد لە چاقی کۆیلەوی و ستەم لەو دەوری تاریکی و ماتەم تەوان زۆر درێژ زۆرە مامۆستا شعری لێریکی و ببوورە خۆشەویستیشت زۆر هەن کراون بە گۆرانی چێنەوە گۆرانی بێژانێک کە شعریتوان زۆربەی هونەرمەندانە گۆرانی بێژەکان مامۆستا فواد ئەحمەد خوالێ خۆش بێ هەیتت بەڵێ بەڵێ یەکەمینیان علی مەردان علی مەردان بڵێ علی مەردان پێشی هەمویان پێشی 56 ساڵ پێش ئێستا علی مەردان هەبزانم ڕەسوولگەردیش مامۆستا بەڵێ بەڵێ علی مەردان دوایە تار تۆفیق دوایە ڕسوولگەردی دوایە میکایل دوایە عەبدوڵڵا دڵسۆز دوایە یحیا مەرجان شعرەکانیش هەموو لێرکانە هەیە دەمەڵێ هەمووی زۆرە بەس هەریەشی کۆمەرەشی کردی تێ ئەوانەی عەبدوڵڵا دڵسۆز زیاتر پەروەردەی و سرودن خواعفویەکە ئەوانە ئەغڵبیان مردی ناوانەی کە بەسم کرد خوالیان خۆش بێ عەلی مەردان چار سرود تار تۆفیق چار گۆرانی دڵداری خۆشەویستی تار تۆفیق چار گۆرانی خۆشەویستی فواد ئەحمەد 15 مامۆستا گۆرانیشی محەممەد زەزاشم خوێندۆتەوە ناو کتێبەکە محەممەد زەزاش ئەویش گوتیتی لایە وا بزانم مامۆستا لایە وەنیا بەڵێ لایە ڕۆڵی شیرینم لایە بەڵێ من وەکو بولبولە مشینە بەڵێ وەکو بولبول میکایلە مامۆستا میکایلە بەڵێ محەممەد زەزای خۆش شعرەکەی بزانم لایە ڕۆڵی شیرینم لایە تخوا ڕۆڵە پێم بڵێ لە بەرچی خەوت نایە ڕۆڵە بن و درەنگە شەوگار تار و بێدەنگە منیش وەک تۆ بێدارم دڵم پڕزام و تەنگە ئەوە محەممەد زەزا بە ڕەحمەت بی خوالێ خۆش بێت ساڵی 64 مامۆستا کرا بە سرود تقریبا هەموو گۆرانی بێژەکان ئەمە ئێستاگەر هەر لایەکی بەحسی مێژوویەکی بکەین بە تەواوی کوڕەکە بەش ناکەوەی بەحسی گۆرانیەکان بکەین بەزەوە ناوەکانمان هینا مامۆستا شعرێکی کەت هەیە لەسەر داشۆڕینەوە بزانم ڕەخنەگرتن لەسەر مستەر میلەر ئەم چیرۆکە چۆن دروست بوو مستەر میلەر چییە؟ مستەر میلەر وەڵا ئەوە لێرە تا ببینەوە بزانم ئەوە ساڵی 1956 ئەمن لە منەظەمەی سەحای عالەمی بووم بەڵێ WHO بەقەڕی ڕئیسیمان لە کەرکوچێ بوو پاشەوەی کە لە سزن دەچم 6 مانگ گیرام لە سەم زاهەرە گاورباغی حکومەکەم خلاص بووی هیچم نەبوو لەو منەظەمەی بووم مەقەڕەکەی ڕئیسیمان لە کەرکوچێ بوو ساڵێکیش ئەمەنیان تەنسیب کرد لقێکمان لە شەقڵاوەی کراوە شدقی ئەوەی لەوێ لە شەقڵاوەی زار دەهاتمەوە لۆ هەولێرێ ئەو وەختی سیارەکەم بوو یەکێکە بوو ناوی تۆماس بوو دیانی شەقڵاوەی بوو پاسەشی خەبوو پاسەشی شڕی دار یعنی هەر بەناو سیارە بوو ئەمیش سەفەرەکەم لەگەڵێوی کرد هەولێرێ هەتا هاتینە هەولێرێ ئەو نەفەرانی کە لەگەرە من بوون هیچمان بە تەمای خۆمان نەبووین سیارەکە شڕ بوو ئەو های لێدەها سەرەوەی لە بنەوەی گرانتر بوو هەمووی قەرسارەترێ و لۆفەکانی مەسیفیش ئەو وەختی هەر ڕۆخیشی لۆ نەکرا بوو چەند سیارە کرد بووە خواری لە کەندەکەی کە گەیشتینێ دەرگوتمان هەر تەواو لێرە دەمرین ئەوە وەڵحاسد چەندجار ڕادەوەستا و فیت پەمپی دەگیرا ئەوزا هەتا هاتینە هەولێرێ 3 ساعتمان پێچوو بینەوە هەموو نیم ساعت ڕێە ئەوزا بخینینەوە شعرەکە ببینەوە دەڵێم ڕۆژێ لە سەفەر دەگەڕامەوە بە پاسی شکا و دەلەرامەوە پاسی داڕزا و کۆن و سرۆقا و ئۆتۆمبیل نەبوو بەڵام هەر بەناو نەفەری ناوی پەتر لە 20 کەس دایگشت بڕابوو لە ترسا نەفەس شفێر فرتە بۆ سەر و ملقەوی دەیگوت خۆ بگرن با کەس نەکەوی گوشتمان هاتبووینە سەڵاوات لێدان لەبەر وەرگەڕان لە ترسی ژیان درێژە شعرەکە بەڵێ مامۆستا شعرێکی کەت هەیە لەسەر ئەوەی پێشتر باسم کرد لەسەر داشۆڕین یعنی ڕەخنەگرتن لەسەر مستەر میلەر هەر عینی ساڵ 56 زیرانی دایرەکەی من ئەوەی پاسەکەی تۆماس بوو ئەوەی تۆماس بوو بەڵێ مستەر میلەرەکە بوو ئەمریکی بوو بەڵێ یعنی وەکو ڕێکخراوەکی ئەزنەبی بوو لەوێن دەرێ لۆ دیعایەی تەفسیری مەسیحی ئیشی دەکرد بەو ناوەی بەینەما بەو ناوەی نەبوو
ڕێکخراوەش کەش هەبوو لەسەر مەیدانی هەر لە شەقڵاوەی ئەوانیش ئینگلیز و ئەوانە بوون ژن و پیاو بوون پیاوەکان و ژنەکانیش ئەوانش بە ناوی شتیتکە ئیشان دەکرد بە ناوی ئەوە خزمەتکردن و ژنەکانیان فێری خەیاتی و یعنی بە ناوی ئینسانی ئیشیان دەکرد بەڵام مستەر میلەر کە زیرانمان بوو زوو ئەمەی داوت دەکرد و تەلەڤیزیۆنێکی ئەوەی هەبوو لەماڕێ هەبوو خاص ئیگسکە لەماڕێ تەماشای دیعایەکانی وانم دەکرد و الحاصل ئەمە نەمان دەزانی زەری دە و مەزەلەی تەوزیع دەکرد دەیداما دوای ئاخیری هەر ئەوانەی لەوێ ئیشیان دەکرد هەندێک مەسیحی بوون خەرکی شەقڵاوی بوون بەردەست ئیشیان دەکرد هاتن گوتیان کاک مەسحەت ئەمە باشتەکت پێ بڵێین گوتیان ئەوە بەناو تەفسیری مەسیحی دەکا بەڵام لە بنەوە ئەوانە لەگەر ئەوانەی سەرمەیدانێ هەردوو ڕێکخراو کۆ دەبنەوە بە دزی قسەی دەکەن تێگەیشتین ئەوانە لۆ جاسووسی هاتینە لەو منتیقەینە لۆ جاسووسی وەڵا منیش هەر ئەو وەختی شعرەکەم لەسەری نووسی مستەر میلەر حیاتی بە شعرەکەی کە بۆ سادەی تەموزی 58 سەورەی سار عەبدولکەریم قاسمی بوو ئەوانە هەڵاتن نەمان دەوێندرێ گە شعرەکەی ببینینەوە دەخینەوە دەخینەوە دوای مامۆستا ئەو یەک باسی کورتی ئەوم لۆ بکە و گاور باخی چی بوو باست کرد گاور باغی بەڵێ ئەوەی 1953 کرێکارانی شریکەی نفتی کەرکووک بڵێ بۆ داواکردنی داواکرد خۆی مەساڵی مافخۆیان مزاهر ئەوەیان کرد بوو مەسیرەشیان کرد مزاهرەشیان کرد بۆ خۆنیشاندانێک گەیشتبوونە لە خۆنیشاندانەکە گەیشتبوونە باخسەکی کە پێی دەڵێن گاورباغی ینی باخسەی دیانان بە تورکمانی گاورباغی بکە بگەیشتینە ڕاستەوی پۆلیس تەقەی لە مزاهرەکەی کردبوو دە 12 کرێکار شەهید بوو مزاهرەی ئەتر ئەو ناوە وەکوێشی ئایاری کرێکاران عالەمی ناوەکە کەتە مێژوو ئەمیشەر ئەو وەختی شعرەکەم نووسی ئەو هە لە ناو بەندیخانەکەش نووسیم کە 53 ئەمە گیرا بووم لەسەر ڕاپەڕینی زۆرتیارانیش هەولێر ئەو گاورباغیە ئەوە بوو مامۆستا ببوورە قوتابخانەیەک بەناوی تو کرابەوە لە شاری هەولێری تەنازەم لە هەولێریان دەوروبەرە نازەم تا چەند خۆت ئامادە بووی لە کاتی کردنەوەی قوتابخانەکەەوە ساڵێک بوو کراوە قوتابخانە قورئان هەتاکو کراوەش و ژوورسیش کرا ئەو زانیم ئەو قوتابخانەم لۆ کرایە یعنی دەبایە بە من برێن ئاگام لێبی سپاسیان دەکەم بەس ڕخنەکەم لەوەیە دەبایە لە ناو هەولێری کوشتەپەی بوندەکەی قوڵسەپەلێ مەکتەبەکە کرایتەوە لە قوشتەپێ شتەکە ڕێزێنانەکە من سپاسیان دەکەم بەڵام بەدرب نەبوو دەبایە لە ناو هەولێری بی بەڵێ بەبێ ئاگاداری خۆش بێ ئاگاداری منیش بیت مامۆستا چەند هۆڵێک و چەند شوێنێکیکە بە ناوی بەڕێزت ئێستا خوێنی لێ دەکرێ و کراونەتەوە ئەوانە لە کوێنە هۆڵی خوێندن بەڵێ ئەوە جامیعەکان ڕێزەنیانیان لۆکردیمە هۆڵێکی جامیعی سێ جامیعی لە هەولێرە جامیعی سڵاحەدین جامیعی پۆلۆتەکنیک ئەوە شاهادەکان لێرە هەموو مەوجودن جامیعی جیهان سێ جامیعە شاهادەکانیش هەموو مەوجودە ئەو جامیعی جیهان لە هەمویان زیاتی یەک شاهادە چار شاهادەی دایمێ یەک لە شاهادەکان ئەوەیە کاتو گوتت جامیعەکە هۆڵی خوێندنەکەی بەناوی منە هۆڵی مەدحەت بێخەو جامیعی جیهان بەڕێز نەوزاد یەحیا سپاسی دەکەم ئەو سەرۆکی جامیعەیە بەڵێ کۆمەڵە شعرێکت کراونەتە سرودی پەروەردەیی بەڵێ سرودەکان زۆرن کۆمەڵک سرودن ساڵاتی قوتابخانەکان کاک یەحیا مەرجان سپاسی دەکەم ئەوە ئیحتیمامێکی زۆری دا لەو سرودانە و هەندێکیشیان هەروەکو مارش حسێب کراینە مارش ئەو شعرانە مامۆستا ئەو شعرانە کراون بە سرودی پەروەردەیی لە ناو سیستەمی پەروەردەیدا دەخوێنرێن ئێستا یان بەڵێ مەسەلەن سرودی خوێندەواری بەڵێ لە کتێبی ئەگەم تەڵەبەتان هەبی ناو کتێبی پێنجی ئیبتیدایی خوێندنەوەی تێدا کتێبی پێنجی ئیبتیدایی کتێبی خوێندەواری لەوێدایە کتێبی خوێندن سرودی وەرزش هەر لە کتێبی ساڵی ئیبتیدایی تێدایە وەرزش گزنجێکی گەشە شەنجی دەست و قات و لەشە تێدایە ئەوانە ماعەدا ئەوانیت کە
هەمووی کە بڵاو کرانەوە دەخینن ئەوە سوودەکان هەموو لێرکانەیە هەمووی بخینەوە گەلە زۆرە. مامۆستا ئەتوو شعرت هەیە لە زۆر بوارەکان کراون بە مارشەکە بەڕێز ئاماژەت پێکرد ئێستاوەکو وەرزشە ئافرەتانە منداڵانە لە بوارێکی خوێندەواری شەیتە لۆت بەحەسکەم. یەکەمینیان ماشی کوردستان کە بازانی نەمر کردێتی لە 1961 بڵێ لە 21/11/1961 دوای پاشیوی مارشی ئافرەتانە پێشترە بەڵام ئەمن مارشەکەی شۆڕشم بە پێشی خست ئافرەتان لە 1950 دوایە پاشیوێ ماشی ڕاپەڕینە لە 2002 یادی بوو 1991 دوایە مارشی خوێندەواریە دوایە مارشی وەرزشە ئەو پێنجە مارشی منە. مامۆستا لەو بوارانەی کە باس کرد بەڵێ کردە کراون بە مارشی نەتەوەیی یەکێک لەوانە بواری خوێندەواری بوو. ئاستی خوێندەواری لە چه ئاستێکدا دەبینی ئێستا؟ لە قەیرانی خوێندەوەی دانیان وەڵڵاهی با دەولۆ بەحسکەم. ئەمن کە ئەو شعرم نووسێت تەمان کەورایتەم و کراماش زۆر بە قووەتە شعرەکە لە کتێبێش کە بڵاو کراوە دەرم لە پێنج ابتیدایی خوێندەواری پێشان ئەمە تەڵەبە بووین پێشی 80 ساڵتان لە بەحسکەم 80 ساڵ زیاتر وەڵڵا لە 80 ساڵ کە دەچوینە مەکتەبێ ئەو وەختی نە رادیۆ هەبوو نە تەلەڤیزیۆن هەبوو نە مۆبایل هەبوو نە ئایپاد هەبوو نە هیچ شتێک نەبوو. داهاتینە و ماڵێ دەرسەکەمان دەکردە حەلوا ئەوەلەن مامۆستاش زۆر خۆیمان دەکرد ئەمەش کە داهاتینەوە هیچ شتێککە نەبوو پێ مەشغوڵ بین ئیلا دەرسەکە یعنی وای لە داهات 6 ئیبتیدایی دەبوو مامۆستا بڕوە ناکەن 6 ئیبتیدایی دەبوو مامۆستا لەبەر ئەوەی مستەوای تەڵەبەی بەرز بوو دەورەك دەکرابەوە دەورەك لە جنوب کرابوو ئەنجام لە دیوانەیە بوو لە چێ بوو ساڵێک دایانخین دەورەشش لە لای دهۆشێ بوو. ئێستا کە تەڵەبە و دەبینی عەدادیەیە لە متەوەسطەیە سەقافەتێکی ئەوهینیە شەو ڕۆژ هەر خەریکی مۆبایل و ئەو شتانەیە یعنی خوێندەواریەکە ئێستاکە تەڵەبە زۆر بەشی زۆری ناڵێم هەمووی بەشی زۆری مامۆستاش بڵێم هەر ئەو تااقەتەی نییە وەشی داران تەڵەبەش قوتابی لە ڕێگەی سیستەمی خوێندنی ئەکادمی پەروەردەوە پێدەگات یاخود لە ڕێگەی کتێبە دەرەچەکانەوە پێدەگات بەڕێی بەڕێزت بەتێڕوانین بەڕێز یعنی مەقسەدە طبعا احتیمامدان دەبی مێشتی تەڵەبەی قوتابی و خوێندکار دەبی شتەکەی حەلکە وەنیە کە حەلی کرد لەبەری کرد کە دەبیتە مامۆستا زارستکەیان دەبیتە هەر شتێک استیفادەی دەبی لۆ میلەتەکەی بەڵام کە ئەوەی نەبوو ئەچە زۆر هەیە کە وەرناگیرێن هەمووی مستەوایان نییە وەختی بەحسم کرد شەشی ابتیدایی کە دەبووە مامۆستام ئەوەختە ینی شانازی پێدەکرا کە دەیخین بڕشتکە هەر دەبوونە پرۆفیسۆریش لە مستەقبل ئەوە ینی لە بیدایەتەکە مێشتیان باش وەریگرتیە نەک خۆ مەشغوڵکەن شەو ڕۆژ هەیە تا سبەینی هە لە دیار مۆبایلیە رادیۆش نەبوو پێشان رادیۆ شعری بێنوقتە یاخود بێخاڵ وەکو تەحەدایەک نووسیوتەیان چۆن بە خەیاڵتدا هەدە ئەوەی کە ینی وەکو زەوقە گوتم بە شعرێکی بنووسم نوقتەی تێدا نەبی ئەجا هەندێکتان لۆ بخینەوە وڵا پێمان خۆش مامۆستا شعری ئەو جۆرە ئەوەندەی لەبەرم بیرۆتان دەخینەوە دەڵێم لە هەڵسە کوردە ڕاکە هەوڵ لەو کار ڕەواکە دەرد لە دڵ و سەر دەرکە هوو لە ئاهوو کە سەرکە لە لار و دووڕوو لادا درۆ مەکە لەوادا گولە لە هەواڵ مەگرە لە ماڵ وەک کلۆڵ مەمرە گۆرکە گۆردە و مەرگەوەڕ هەروها کەلاو کردارگەڕ هەر ئەو کەسە سووددارە کەوا هەردەم لە کارە ئەویتکەگەرتەوە بکەم کۆمەڵەکە هەیە زۆر تایبەتە و شعرە بێخاڵە کەم دەستوانێتی لەو بوارە بنووسێت. مامۆستا لە ژیانی لە ئەزمون و ژیانی ڕابردوود کە چەند ساڵێکە مێژوێکی جوانە تۆمار کردووە بۆ خۆت و بۆ نەتەوەی کوردیش چەند جارێک بند کرایی وابزانم چەند جارێک لە زەمەنی مەلەکی بۆ ڕۆژگارەکانی مەلەکی چەند جارێک بەعسە تویان گرتووە بەحسان لۆ دەکەم. بەڵێ لە وەختەی لە نظامی مەلەکی زارێکیان لەسەر مزاهرەی گاوەرباغی بەحسم لۆ کردن 6 مانگ حکوم بووم لە ساڵی 1953 ئەو وەختە عەسکەریش بووم لە عەسکەری جیرام و محکەمەی عورفی عەسکەری بەغدایە
لما معتقل رشيد لوين دري غرفة شيء كان دانا مهانجا كتاكو محكمة كرام والحاصل شش مع حكم كرام من يعني هنا وسجل كركوشة لوي توا ومكرت لويش بهاناي حبس كان هاتم دوازده مطالب هبو لنا وحبس خاني مدير سجن كبو ناوي عبد الجبار بو يكشي ورق زلي خشي لا اخواني بو او خراب بو لقى الحبس كان مطالب يعني زور بو لبابت ارزاق كان دزيد ذكرى لبابت اوي خستخانه كبواري خستخانه بواسطه نبايا يكشي دوله من نبا داخلنا ذكرى اما شيء ام بي ذكرى فلاح كان دشته ولي كلسه مزاري راپەڕینەکەی زۆتیاران ئەوان شەڕ 56 گیراون 20 فەلاحی لێبوو زۆتیار حکم کرابوون مادەکەیان سیاسی بوو وەچی سزنی قاتل و عادی ئیشیان پێ دەکرا یانی مەطالب زۆر بوو ئەوێ ئیزرا بەکەم کرد 8 ڕۆژنامە نەخوارد مەطالب سەرکەوتن بەدەستینا لۆیان ئاخیری مدیرەکە حەولیدا کە زانین ئەمن سزن 600 کەس حەبسی تێدا بوو هەمووی خەنی بوون کردیانە هەرا دور دريج إزرابك بس بكرتي ولا تامسك أخيري كمن وكو سلوك شينا وحبسان من هذا مو من يعني خوش دبيس زور حتى أرزاق سبينان كدهات لسر قباني دبايا من إحصائك وقرم بزان نقصانة أقل خرافة يعني نقصانة قبوله من هذا الكلام بقوم حبسي هو نظامي ملاشي هو قال نظامي بعض بارس هذا كذا والحاصل وايدهات كمؤامرة كمليبكا أو مدير سجنة سجن يقول سلمان هبو للجنوب بسيطة مؤامرة أو أبو بيتنا وسجن اللين بدن ودوايش سوكم كان له سجن يقول سلمان سبينشي هابين بو في أصلا ذكر حوش حبس خاني قولبو والله دي تمدر كي سجن بين السجن وبين إدارة السجن كراوس مدير السجن هاته زوري شحرت كسر شي لقلبه هم يدون شي لدست دولا من هاتن والله كهاتن حبس كانش أمني عند بارس أمد من الخروج كما طالب من زي بذكربون هم هاتن دري والله هاضروا لي من كل قوتي أنت ليش تتدخل في أمور السجن أنت ليش تحرض المساجين وقوتي ليش أتوا هذا كي وهذا كي أمش سيحات السر ظالم كيم قوتهم أتوا إنسان شخرافي أتوا الأرزاق تدزري أتو مساواتنا كي أو السياسيين يشان في ذكي توربوا وتودوا بين البابين يعني بيبنا أودي دركي أودي بي دار كالي بكريم وران كريم والله وبالله وتلا بوليس كان هالسنة برك خاتلي من هذا بلام أمر السجن دبي زي مدير السجن زي بذكر هات دورين لمن دا كدورين لمن دا فارم بيولين حفظ مدير يعني لمن أخونا والله بالله مدير يعني ابن اخونا يقبل خويا ولدك رزعوا متحاد رزعوا متحاد كرد من ما مستواني اللي عندنا هم كرد ما مستوى هيك كساتي شيء كنوسر شاعر لقلت بو برهان زاهد لي بو لقلت بو برهان زاهد لي بو سبع سم كردي اللي رانا فقيري زول بيتعقد ولا اخت خوي الشر يكرد بو زوني بحاكمي دابو نظام اتر او كساني لقلت الجيران هم كرد من عربي اشتدابو كسكيتي دابو عربي اشتدابو بلام اغلبي كرد بو الشاعر والناوداري عربي تدابو كزما لا لا اول سجني بغداد لقنبو لمعتقل رشيدي بغداد شي لقلبو محمد صالح بحر العلوم شاعري قولي وشي زواهري لقنبو بيك وليك جور من مثلا لا ايمان زدابو غرفه بو اللي تعرفوا قصه كردن تبو لقليا بل زاري اوي بحث بكم دانكي والله كهاتن او كان مدير يعني لبن خونا مدير حوالي كرد امني وازن من هنا غالي عندها بس حاله شي مدير عندنا مدير برده دري شو السرباني السري 18 خوالي ذاك سجل شحمو كدانا هو كدانا هراو هوريا امني خوش دبيس يعني براستي او نظام ولا شيء او يباجبو يعني ذا ديبو اني مثل ابوكم اني هذيك حدا يقول روح هم يجوا حفتة بينسوا بعوكو بزازاوي نقل كرالو زنوبي سزن شي اخواني او يكلا يعدي قال هذا قبل كان حمو عالم دي جرتوا ايتكا هو بحر العلوم كود الله بحر العلوم لنا وسجني بغداد و بيانان نيم ساعات يوران نيم ساعات بين عندنا دري برك نفس شي بدين غرفه كان قسكبون
سيس فانزرش تيدانا بو يكوني قسك الذكاء أصلك لو حرس كان تبع شاي زوري عندك ورفي قسك ونجبتني بو أبدا كدهاتي ندري في أصلا ذكر أو وحرر لو مش تصادف ذكر لحبشكي ده يقول اصمدوا يعني خوتان راقرن تثقفوا خوتان مثقف كان خوتان راقرن أو حكم دروات أما دمينين أما سردكبين أو السزني قسكيه دروا السزني قوريه أو هو لي ما يبرز ذكر دوا محمد صالح بحر العمر ما وصل لكاتي بند كردن الدا الشعر وش تدنوسي لتاخين دو الشعر تان دنوسي لي لسر الكركوشي لما دي خاني كركوشي بلا شعر من نسيها ليش بند كرابو بلا نفس نسيتم تيدا هديرا بلا خين دي توا بلا سيزار عنده ولي جيران لصحي لسر اويك شعر من لقاع كان دخين دوا لهولي قالوا لا هولي ميديا دخين دوا زد حزبي بعث هر عين لقاع كيكا من شعر من دخين دوا دبوها هر سفر لدان هر عين كرد كي خومان اوي انساني نابك دسونا دايري بعصن خبري عن لمن دا امن عندك سيزار امن جيران زارك كان خريب اعدام كان من برد لا يبحر كي او سيزارش لنظامي ملاشي باس ما شد بيشان او زار بحثكم زارش انا ابو لسر زاري قاول باغي ششمان كا حكمهم دو زاري تكش لفندق شي بن فندق قصر الشام يم في دول كركوشي لغرفك مهبولوي صاحب اوتيلك او دام يخوش دويست بويا كان يقول بو قبل ليله نبوم كاك متحدى زي منها او الشوانش لنا اوتيلك عندك انا كان دخول دول دهاتن ده كذا هراو هو ده خاويان ده خرشي تيك ده امس داتنا كلام بويا كان ده وانا وهذا كان مش تبغى ميل نير كان ابن وان بيان ده قلت بابا برونديرا كده زاني امن السبب وما بس الخبر لما ده او متحت بخوا استماع ذاك له وتالي حزب الشيوعي كوبوني وحزب الشيوعي نانو يا خريج اجتماع هذا ذهات امن يندقل كتاب كان ذا كتابي ممنوع يشم زور ولا باش يعني ندي سو هندش يعني بردبو لصالحي من بول يعني وانا ابو خطر نبو هذا حفتك الجيران جو زار جيراي ما وقتي زار شش ما كان يعني سي زار زامي ملاشي بله انا والله ما مثلا لباش وزاره التندرسي كفرمان بر بتشو سبليش كدورغ بوستيش وظيفه كان بله وظيفه كان يكشان قلتم كموظف صحي يعني لا وزاري منظمه الصحه العالميه دواي موظف صحي دواي كمن جيران سنزارك من جيران دير كان لسروي لقاع الشعب مدخين دو عالم سبلي اللي داو هرا بس من جماعه حزبي بعسيان دو وانش امن دهاتنا من عندك اخيري بيستمخون تقاعدكم اخر زار امين عامك هبو دير كان عرب امين عام بو ليس امين عام ثقافي بو جماعتي نشاطي مدرسي كوبوني كتبوا لقري هل بحسي مني كتبوا او هم سرودانا وهم اوبريتانا وانا هم امام مسلمة حتي قلبي حظكم ما مسلمة حتي بينا كابرا بعصيبو مش تنزار جرابو هاتنا كنا من هميان او يحيى مرزان موجوده هم هاتنا دائري لكن من قوتان ولا امين عامي او روشن بيري اتويدي يقولتم كاك امنوا او كذا مرحبا امنوا وسنزر امن بقرن امن بيما كانوا قوتان بخاتي المدى بهربي والله كسوم له يلا استقبالي كردمو زور او كرد مدحي كردمو قوتي اتوسد اخي لنا او نخوشانا لو نديرت ولا دير وتولى وزاره الثقافه سد يولد دكين مش هو زاني قال امن بس ما يحب السوزه كان في قوددن يعني ده كان باصي قوتم امن والله هو وقتم زور خدمتهم زوره خوم تقاعد دكم قوتي كتب بير كان سد يولد دكين والله منش قوتم والله امن خوم خدمتهم زوره بلام قلت لا بيمشوا قلتي بس باشتو استكمال توده قلتي كسر صار حفتي نيسان يحزب بعث سرودينية أتو سرود الزورة شعرك مال صار حفتي نيسان لو بالمسا هو كاك يحيى مرزان موجودة
ئەو وەختی لەگەڵ بوو مامۆستا یحیا مەرجان بە ڕەحمەت بی هەمووی ئەدیم فۆفتەکەی ئەوان بوون جەماعەتی نەشاتی مەدرسی بوون پێشی یحیا مەرجانی بوو سا ببیرم دێتەوە وەڵا منیش چ برێم گوتم باشە ئەمن ئەگەر ئیلهامم لۆ هات دەینووسم گوتم ئەوە ئێستا ناتانێ وشی مەکتوب نییە لێرە بنووسم گوتی ئینشاءالله يجيك إلهام قلت إن شاء إلهام من الخوان أنا ذاتهم هر أول وقت سوم ودايلي سوم على ذاك من وسيخهم تقاعد كست أمن ليس حزب شينيما خواد زاني ليس حزب شينيما بلام هم حزب كان رزنان يعني كلمة شاعر دبي شاعر دنجي همو بي يعني أقل لنا مسال سوي يحزب بي ناتواني زياتر السياسة أو حزب زياتر قسم كان ناتانی بێ شعرەکانیشی ماوەستا دەبێت چڕ کاتەوە جوانکردنی حزب دەبی دەنجی هەمووی بیتن هەر لەبەرەوەی بە مثالێکتان ببینم کە من بوومە ڕئیسی بزوتنەوەی ڕۆشنبیرانی ئاشتیخواز شەڕی برا کوزیتان بەبردێ 1994 وانە 1994 لە قاعی میدیا هەموو خڕبوونەوە هەموو شاعیر و ڕۆشنبیران و پارێزەران و گوتمان ئەمە نابی هەر تەماشاکار بین وەچی ئەو عالەمەی برای دەکوژێتی کورد پارتی وێچێتی یەکتری دەکوژی ئەمە دەبی ئەمە شتەچی بکەین ئەو بەڵایە نەمینێ چ بکەین چ نەکەین قرارماندا ڕێکخراوەشی دروستکەین بە ناوی بزوتنەوەی ڕۆشنبیرانی ئاشتیخواز بزوتنەوەی ڕۆشنبیرانی ئاشتیخواز موافقەت کرا قاعە پڕ بوو هەمووی هاتن قاعی میدیا پڕ بوو وەڵا حاکم هات و سەبوورەیان هینا و سندوقەکەیاندانا و وەرەقەشیان تەوزا کرد هەرێکی وەرەقەشیاندانی بنووسن شێتان دەوێت 7 کەس ببیتە ئەو دەستی بەڕێبە یەک ڕئیس شەشیش ئەندامی ئەو ڕێکخراوەی هەر کەسە بەکەیف خۆی ناوی نووسی و هاویشتیانە سندوقەکەی دوایە دەرانینا بە تەباشیری کە لەسەر سەبوورەی دایانخیندەوە ئیشار لە هەمویان دەنگم زیاتر هینا ئەگەر ئەمن لە هەر حزبەشی بامایە حزبەکانت کە دەنجیان نەدامێ بەڵام سونکە من دەنجی هەمووان بوو بوومە ڕئیسی ئاشتیخوازان دەورەی زۆر باشم دیت لە شەڕی براکوژی لە کۆبوونەوە و لە ڕۆژنامە و لە جەریدە و لەوانە لەگەڵ هەموو حزبەکان کۆبوونەوە هەتا سەدای ئەو چالاکیمە گەیشتە خاریج وفودی ئەجنەبی وەفدەکانی ئەجنەبی ئاشتیخوازی بەریتانی و مافی مرۆڤی ئەمریکی دوو وفد هاتنە ئێرە هەولێرە نەچوونە ئەو لە هیچ کەس هاتنەکنە من وەتانە تو قسەی ڕاستمان لۆ دەکەی ئەمریش قسەم لەگەکردن و گوتوەوە حەول دەدەینەوە بینی دوو برا بەشەردێن ئەمە حەول دەدەین پێک بێن و دەی هەموو ئاخیری زۆر مەمنون بوون گوتیان ئەمە حەز دەکەین دڵزاڵی دەکەین ئەمە ناومان بنووسە لە دەفتەری ئەندامانی بزوتنەوەی ڕۆشنبیرانی ئاشتیخواز قبولمان بکە بە ئەندامی فەخری ببنە عەزو دەکەنە من مافی مرۆڤی ئەمریکی ئاشتیخوازی بەریتانی و عینوانیان و ڕقم تەلەفۆنیانش هەوە لێرە هەیە لەناو وەڵام هیچ ئەوانە نووسی و هەرێکی دوسێ وەرەقەشیان دۆلار داینێ ئەوزە مەقسەدم لەوەیە دەبی شاعیر ڕێزم هەیە لە هەموو شاعیرەکی شاعیر ئەگەر بە تەواوی نەتوانی تعبیر کە ینی ڕشی لە چەند لایشکە بیتەوە بەس لایەکی خۆش بێ دەبی ئەتوو ملەتەکە هەموو یەکە بەس هەر حزبێک جەماعەتێکی لەگەڵە هەر حزبێک جەماعەتێکی لەگەڵە هەمووش هەر کوردە هەمووش هەرچی لێک بیتەوە ئەو شاعرە نابی ئەو هابی دەبی ئەو دەنجی هەمووان بی وە بکە هەموو یەک بگرن میلەتی کورد یەک بگری مامۆستا یەکەم شعرت چی بوو کە نووسیت سەرەتا ژۆ پرسیارم لێ کردی بەڵام وا دیار بوو لەبیری چۆ یەکەمی شعر کە بڵاو کرایتەوە ئەوە بوو لەسەر هەژاران بوو لەسەر هەژاران بوو کە ئاخیری لە ڕاپەڕینی زۆتیارانی هەولێریش کە لۆ هەژاران و لە کرێکارەکان بوو زەنجی کاروان مامۆستا زەنجی کاروانان لە 1953 ساڵی 1953 کە یەکەمین بوو لەسەر بەحسم کرد کە زۆتیارەکان و هەژارەکان زۆر لە منداڵی و لە شەشی ابتدایی و ئەمن هەستم جوولار لەبەرەوە یەک فەقیر بوون هەژار بوون حتا ینی نانەکەیان بە تەواوی نەبوو مامۆستا ببوورە داستانی گەل و ڕووباری ژیان چۆن وەسف دەکەی ئەوزاوە باش بەوەت بەبیر هینامەوە لە بەغدا مەهرەزانەت دەکرایی سالاکی قوتابخانەکان ڤیستەڤاڵی ساڵانە دەکرا هەموو ساڵێ دەبایە ساڵاکی قوتابخانەکان هەموو عێراق ساڵێکی خۆیان ببەن دەوێت ڤیستەڤاڵ بکەن لە بەغدا ئەو ساڵی
ئەمنیان لەگەڵ خۆیان برد 957 بوو وابزانم 58 بوو یحیا مەرجان ئاشتی ئەوە بوو ڕئیسی سارە ئەوە بوو قوتابخانەکان بوو بەڵێ ساراکی قوتابخانەکان ئەوزاد لەوێ ئۆپەرێت دەزان شعری درێژ هەم مەسرحیە هەم گۆرانیە ئۆپەرێت بەڵێ وەڵا لێرە تقریبان 20 کەس 40 کەس 50 کەس لەتەڵەب و لە مامۆستا و لە گۆرانی بێژ و هونەرمەند و ئەوانە هەمووی دوو بەغدای چوون هاتن لە ماڵێ ئەمنیشان برد تەحسین تا بە ڕەحمەت بی ئەویش بە سارەکەی خوات بەتەنی ئەمنی هەرگرت ئەوانی کەس هەمووی سارە قەڵەباڵق بوو ئەمن هاتە ماڵێ ئەمنیان بەر مارمە لە ڕۆناچی بوو سەرتانەیەشینم سوینە بەغدا لەوێن دەرێ دوو ڕۆژماینەوە ئەو مەهرەجانە کرا ئی هەموو محافەزەکان دوو ئۆپەرەتی من یەکەم بوو لەسەر عێراق و لەسەر کوردستان بەڵێ لەسەر عێراق و لەسەر هەموو کوردستان ئەوەتە لەو لە مەجەلەش بڵاو کرایتەوە لە مەجەلەکانی کەش بڵاو کرایتەوە گۆڤاری ڕامان ئەوە ڕامانە ژمارە نۆیە ژمارە 98 نییە زمانە 98 ئەوە گوتم هەتاکو بزانن ئەوە لێرکانە بزانە ئەوە یەکیان داستانی ڕەحمەت تەحسین تایە ئەوزانم گۆرانی دەبێت تەحسین تایە ئەوە داستانی گەڵ ئەوەش ڕووباری ژیان کە دەرێ یەکەم بوو لەسەر ئاستی عێراق بەڵێ ئەوە ڕووباری ژیانە ئەوە مامۆستاوی سرودی پێشمەرگەش لە سەر ئاستی کوردستان وابزانم لە سلێمانی یەکەم بووی ئەوەش باش بەبێتی ناوە ئەوە لێرە کۆبوونەوە کرا لە سلەیمانی پێشی 4 ساڵ پێشی ئێستا بزانن چ شعرێک لە هەموو شعرەشی ینی لەناو شعرەکانی کوردی لە بابە تاهێری هەمەدانی پێشی 1000 ساڵ شاعیر بووە بابە تاهێری هەمەدانی دیوانیان هیناتە گۆڕێ ئەمن نەشتم وڵا جەماعەت لێرەشتون و لە کەرکووک و لە دهۆک و تا هەمووی خڕبوونەوە لەوێن دەرێ ئەوەی من یەکەم بوو ئەوەی مارشی کوردستان ئەو زەکە یەکەم بوو هاتەوە خەبەریان دامێ لێرە سندیکای هونەرمەندانی کوردستان ئەوەتە لێرە حەفلەشی گەوریان لۆ کردم هەموو مەسئولەکان هاتبوون هەموو شاعیرەکان هاتبوون ئەوە کاکەمین نەجەڕ شەهادەی دامێ ئەوە هیوا سوعات لە پاداشی ئەوەی کە شعری من یەکەم بوو لەناو هەمووی بەڵێ و خەڵاتێکی زۆریش کرام بە پارە بۆ شەهادەشیان دامێ ئەتەوەت بەبیر هینەمەوە باش بوو مامۆستا زۆر سپاس کە ئەمڕۆ مادوومان کردی لەگەڵمان بووی لە بەرنامەی لاپەڕە هەمیش زۆر سپاسان دەکەم قوربانتم زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتان مادیم کردن زۆر سپاس دەکەین مامۆستا ئێمە مادوومان کردی هەر سەرکەوتوو بن ئێمە زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی و شانازی بەڕێستەوە دەکەین ئەمانەتی خۆی بن کۆمەڵێک شعری جوانت هەیە و کۆمەڵێک مێژووی جوانت هەیە لە ژیان و ئەزمموی ڕابردوو قیسێک بوو ینی بە کەمێک بوو لە ژیان سەرەتاش باسی ئەومان کرد مامۆستاوتمان بەدا بەرنامەیەکە ناتوانین باسی بەشێک لە مێژوو ئەزمموی بەڕێز بکەین 50 ڕێزانانی ئەوەشم لۆکرایە کۆبوونەوە ینی چاو پێکەوتن بەڵام ناکرێت لە ینی سعاتێکی ئەتوو بتوانانی هەمووی بری ناتوانێت ژیانێکی 80 ساڵ زیاتر من 86 ساڵ عمر ئەوەندی تەجروبەی ئەمن دیتیتم لە سعاتەشی ڕاستە ناتوانێت سپاسان دەکەم مامۆستا دوو بڕگەی کۆتایی بەرنامەکەمان ماوەیەکی چانەوەیە کە کتێبێک بە دیاری بۆ بەڕێزت بێنین بۆ میوانەکەمان دێنین ئەوە کتێبی مەڵکەمۆتە شعرە هی کاک نەوژین سۆرانە کۆمەڵێک شعری جوانی تێدایە هیوادارین دوای ڕابۆچوونی خۆت سەبارەت بە کتێبەکە سپاسان دەکەم مەمنون قوربان ئەوە دیاری لێرە بخۆی بەخۆی لە سلێمانیە بەڵام ئێستا لە هەولێر دادنیشی مامۆستا دووبارە سپاس دەکەین کە لەگەڵمان بووی ئەگەر شتێکت ماوە لە کۆتاییدا بڵێ ئەوە من زۆر سپاسی هەستی بەرزستان دەکەم بۆ ئەو خزمەتی کە دەیکەن تەبعەنەوە جێی شانازیە ینی بۆ هەموو کەس هیوادارم هەر سەرکەوتوو بن هەر تەمەەن درێژ بن خوا موفقتان کە یاڕەبی زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتان مادیم کردن زۆر سپاس تۆمان مادی کرد مامۆستا بڕگەیەکی کۆتایی بەرنامەکەمان ماوە
وێنەی کەسایەتیەکت پێ پیشان دەمزان دەیناسی یان نایناسی بەڵام ناوەکەی مەڵێ ئەوە نییە بە دەیناسم ناوەکەم لەبیرچووە هیچوە بڵێ ڕسمی شیەوە نازانم ڕسمی نووسەرێکە کەسایەتیەکە بەخوای دەیناسم و نایەتەوە بیرم نارێم ئەخسم پێگوتی ئێستا بەڵێ وەشی من بەدە سازارگە یەکەچی نەبینم وە وایە ناچ پێم بڵێ چییە وایە ئەوە دواتر دەیناسیەوە خدە بڵێ دواتر دەیناسیەوە مامۆستا لە کۆتاییدا زۆر سوپاس دووبارە و سێبارە بۆ مامۆستا مدحەت بێخەو کە ئەمڕۆ ماندوومان کرد لەگەڵمان بوو بینەرانی ئازیز خۆشەویست بۆ ئەوەی ئێوەش ئەو کەسایەتیە بناسن لەگەڵ مامۆستا مدحەت چاوەڕوانمان بن لە بەرنامەیەکەی لاپەڕا بە هیوای دیدار خواتان لەگەڵ